بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لخزمة كتابي نيابي مختصر منهاج القاصدين زاناي برز إمامي غزالي نوسيتي دوجار كرت كراوته وتا كراوته مختصر منهاج القاصدين. قشتين تبشي منجيات إنسان شون رزقار أبي شون برولاي خوا أروا جل جلاله. هندي درقاي بو كردينو إمام درقاي التوبة سرتاي درقا كان بو كإنسان شون برولاي خوا جل جلاله بروا دواي درقاي صبر وشكر دواي باسي درقاي فقيري وصابري كرت فقيري وزهدي كرت لباسي فقيريا إما چند درسك من گزاران دوا أمروين سر بابتي نوية أفرمي لم بابتا فصل في بيان تحريم السؤال من غير ضرورة حراميتي سؤال كردن لكاتي بيوستيان نبي وآداب الفقير المضطر في السؤال وآداب أو فقيران باسكا كتشاري الناشار هر أبي داوا لخلق أفرمي بزانك لچندين فرمايشتا هاتوك نهي كرا ولو كسيك داوابك لهند فرمايشتي هاتوك الرقي بيا داوابك واتدو جور فرمايشتي بيغمريان هي صلى الله عليه وآله وسلم فرمايشتي نهي ليك لويك تو داوا لخلقك فرمايشتي الرقت بأدا كداوابك أفرمي أو روايتانك الرقت بأدا أفرمي للسائل حق يشكل الروايتنا بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي أو كسيك سائلة داوا كرا سؤال كرا حق ما فيك هي بسر مسلمانان وإن جاء على فرس بسر ولاخيك شوبه واتا بخوالي سياريك به بسر فرسيك وبيت ما فيه لويك داوا بكاد وما فيه بسر مسلمان وكشتيكي بدني لهندي فرمايشتا هاتوا أفرمي أو كسيك سائل سؤال كرا بيدني ولو بظلف محرق ولو قاشي ئاژەڵێکی بدەنێ بەڵام کە ئەفەرمێ محرق واتە یەکێک ئەو قاچەی کە سوودی لێوەرئەگیرێ زۆر کات دێمە قاچی ئاژەڵەکان فڕێ ئەدەین لەو ئەچێ فەقیر بتوانێت سوودێکی لێوەربگرێ ئەو بەشەی کە فەقیر ئەتوانێت سوودێکی لێوەربگرێ ئەفەرمێ وەلەو ئەو شتە بەسیتەشی بدەیتێ مەیگەڕەوە شتێکی بدەرێ. فرمايشتي ترمان هاد أفرمي أجر أم روايتان أجر حرام بويا بيغمري خاص الله عليه وآله وسلم نأفرمو بيدني ديارة جائزة إنسان سوال بكات بويا أوي فرمو بيغمريان صلى الله عليه وآله وسلم شوكا أجر حرام بيت سوال كردن أصلي سوال كردن خوي حرام بيت نهي لي أكر بكلي كبهيش وازا ميدني والله لم فرمايشتانا أفرمي بيدني كم الله فرمايشت من هي نهي لي أكا يكي كان ابن عمر بمن أجرته وأفرمي لا تزال المسألة بأحدكم حتى يلقى الله عز وجل وليس في وجهه مزعة لحم. أفرمي بردوام كسيكتان داواءك سوالك حتى ويليك أقاتو بخوا جل جلاله پارچە گۆشتێ بە دەموچاویەوە نەماوە. مەبەست چییە پارچە گۆشتێک بە دەموچاویەوە نەماوە؟ ئینسان ڕووی پارێزراوە لە غەیری سوژدە نایخاتە سەر زەوی نەوی ناکە تەنازول ناکە بە دەموچاوی. ئاوی حەیای دەموچاوی ئینسان ئاوێکی زۆر گەورەیە. ئەفەرمێ جارێک لە یەکێک لە پیاوچاکان فەرمێ دانیشتبوو لە مەجلیسێکا پێیانوت حوکەما حەکیم القەوم گەورە حەکیمی هەموو قەومەکە ئەڵێ کەسێک هات تۆزێ ئاوی لەناو شتێکا دانابوو ئەڵێ وتی ئەمەم هێناوە بۆی لێم بکڕی ئەڵێ ئەویش سەیری کرد وتی ئەمە بە چەندی ئەدەی ئەڵێ وتی ئەیدەم بە 100 درهم ئەڵێ وتی زیاتر ناوێت لە 100 ئەڵێ وتی نا بە 100 درهم وتی ئەخر ئەمە زیاترەکە وتی من هەر تەنها 100 بە 100 ئەیفرۆشم ئەڵێ لێی کڕی و بە کوڕەکەی وتی 100 درهمی بەرێ دواتر کوڕەکەی شەوتی ئەبێ ئەم ئاوە چەند گران بەها بێ ئاوە باوکم کرد ئەبێ چی بێ من نەمزانی ئەو زانی کە کردیەوە سێری کرد ئاوێکە بۆنێکی ناخۆشی و حیج نییە ئەڵێ سەری لەمە سوڕما ئەڵێ باوکی وتی وەڵا ئەو پیاوە فێڵی لێ کردی باوکە تی ڕۆڵە فێڵی لێ نەکردم ئەوە ئاوی نێوچەوانی بوو بە ئەدەبەوە پیاوێکی شەریف بوو داوای لێ کردم کە شتێکی پێ عەتا بکەم بەڵام بە ئوسلوبێک کە
کەسێکم لێم قەوماوە تەنها ئەمەم پێماوە بیفرۆشم هێنامە بۆ تۆ واتە ئەمەوێ ڕووی دەموچاوم ئاوی دەموچاوم نەتکێ خەڵک نەزانێ ئەوەندەم پێویستە بم دەرێ پێمدا ئەگەر زیاتریشی بوو ئەم دەیە ڕۆڵە ئەفەرمە جارە پیاوێک هاتە خزمەت ئیمامی عەلی لەسەر زەویەکە چەند خەتێکی کێشا زووش کوژانیەوە ئاڵێ هەموو سەیریان نەکرد بزان خەتەکان چی بوو ئیمام فەرمووی سێکی سپارەی بدەن دوایوتایی ئیمام ئەوە چی بوو فەرمووی ئەلحەمدوللە ئەم پیاوە هەم ئێمەی شەرمەزار نەکرد هەر خۆی شەرمەزار نەکرد ئاوی ڕووی خۆی شەرمەزار نەکرد بۆی ئەم فەرمایشتە کە ئەفەرمێ پارچە گۆشتێ بەنەوچەوان و نامێنێ لە قیامەتە مەبەستەکە ئەمەیە یعنی ئەمەندە داوا ئەکە حرمەتی ئەوەی نامێنێ بە حوزوری خوا جەل جەلاله شاد ببێ کە لیقا لەگەڵ خوایە جەل جەلاله ئەکا لە ڕۆژی قیامەتە بۆ حیساب بۆ کتاب کە ئەنەما ڕووی بینینی خوای جەل جەلاله نییە لە سوالکردنی زۆرە بۆی ئەم فەرمایشتە دلیل لەسەر ئەوەی کە نهی کراوە پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم کە کەسێک سوال کا و داواکە لە فەرمایشتێکە ئەفەرمێ اليد العليا خير من اليد السفلى ئەو دەسەی بەخشندەیە و بەرزە باشترە لەو دەسەی کە داوا ئەکا و نزمە ئەمەش دلیل لەسەر ئەوەی نهی کراوە لە دەسێکەوە نزم بێت لە فەرمایشتی ئیبن مەسعود هاتووە ئەفەرمێ من سأل وله ما يغنيه ئەگەر کەسی هەر سواڵی کرد و داوای لە خەڵک کرد ئەوە نەشی هەبوو کەوا دەوڵەمەندی بکە پێویستی بە حاجەی بە خەڵک نەبێ أفرمت جاءت مسألته يوم القيامة خدوشا أو كدوحا في وجهه أو دوا كردني لروج قيامته أبيت بابلن برين شويني برين بدمو چاويو شويني برين چون إنسان برينك هبه ودواي چاك أبيته خدشك دروسه بيخ هيلك دروسه بيه لدمو چاويا أبو شوازد دمو چاوي هيل أبي كاتك بخزوري خوا جل جلاله شاد أبيته أفرمي زۆر فەرمایش لەم پێناوە هاتوون کە نەهی ئەکەن لەوەی کە ئینسانی موسڵمان سوالکە و داوای سوال بکات ئەی باشە دوور جۆر ڕیوایەتمان هاتووە ئێمە چۆن ئەم مەسئلە تەوفیقکەین ئەفەرمێ پەردە هەڵدان لەسەر ئەمە ئەوەیە کە ئەسڵی سوالکردن حرامە ئەسڵەکەی کە ئینسان داواکە لە خەڵک و خۆی زەلیلکە لە بەردەم خەڵکە ئەو خوا عەزیمە نەبینێ بەندەکان ببینێ ئەفەرمێ ئەسڵەکەی حرامە چونکە هەمیشە سێ شتی تایە یەکەم شکاتی خوا لای خەڵکەکەی نفسی خۆت زەلیل ئەکەی مسلمان نابێت نفسی زەلیل بێ اینجا زۆرینەی کات عەزیەتی ئەو کەسانە دەن کە داوای لێ ئەکەن ئەحراجی ئەکەن ئەفەرمێ دەی کەوا بوو ئەی کامەیە کە دروستە ئەوە ئەسڵەکەی حرامە ئەم سێ خراپەی تێ کامە دروستە ئەفەرمێ لە کاتی زۆر ضرورەتە حاجەیەکی زۆر پێویستی هەیە کەسەکە اینجا حاجەکەشی دێر نییە نزیکە ئیتر نەخۆشیەکە مشکلەیەکە وەلحاڵ وەکو مستەڕوایە وەکو کەسێکەوە ئەفەرمێ برسی بێ ئەترسێ تووشی نەخۆشی بێ یا بمرێ لە برسە یان کەسێک پۆشاکی نییە داوای پۆشاک ئەکا یان کەسێک پێویستی بە شتێکی گرنگ هەیە لە ژیانیا نەجبەیەک نە قەمیسێک یعنی شتێکی نییە لە ژێرەوە لە بەریکە ئەوە بڵێن پاڵتۆیەکی نییە داوای پاڵتۆیەکە کاتی زستان و سەرمایە ئەشزانێ بەهۆی سەرماوە نەخۆشی توش ئەبێ ئەمە مەجالی تایە لە ڕووی شەریعەتەوە یان کەسێک زۆر بە زەحمەت ئەتوانێ بڕوا ناڕەحەتە داوای کرێ ڕێگە لە خەڵک بکات یان پێویستی بە خواردنێک هەیە باشە زۆر ضرورەتی هەر شتێک لەم بابەتانە وەلحاڵ حاجەتێتی بەبێ یام ئەمرێت یا نەخۆشەکە ئەفەرمێ ئەلەم کاتە دروستە کە ئینسان داوا بکە حتا ئەو کەسەشکەوە بۆ کرێ ئوجرە ئەفەرمێ تەرکەکەی باشترە ئەگەر داوان نەکا باشترە چونکە هەر چۆنەوێ پێکانی خۆی بڕوە بۆی حرمەتی نەشکێ ئەفەرمێ ئەگەر کەسێک پێویستی بە پێخۆر بوو واتە خواردنی خۆی هەیە بەڵام پێویستی بە زیاتر هەبوو بۆ پێخۆر ئەفەرمێ دروستە بۆ ئەو کەسەش بەڵام کەراهەتی هەیە ئەفەرمێ واتە ئەکرێتە چەند بەشێکەوە هەیانە تەواو دروستە هەیانە دروستە و باشترە داوانەکەی هەیانە دروستە بەڵام کەراهەتی هەیە بەڵام ئەبێ ئاگامان لەوە بێ کە لە هەموو حاڵەتەکانە ئینسان ئەبێ بزانێت چۆن داوا ئەکا ئەفەرمێ بە نمونە بەم شێوازە داواکە وەکو هین خۆی نەپاڕێنێتەوە و لە بەردەم خەڵکە و بە قوربانتان و بە ساقەتان بە شتێکم بدەنێ و نیمە و ئەو شێوازە کە ئێستا ئەمڕۆ بەعام هەیە لە سوالکەری ئەمڕۆیە هەمووی ناشەرعیە چکە شکایەتی خوای جل جلاله لای عەبدەکانی ئەفەرمێ ئاوا بڵێ ئەلحەمدولله من خوای گەورە ئەوەی پێ عەتا کردوم پێویستم بە غەیری خوا نییە بەڵام نەفسی پیسم داوام لێ ئەکا کە
شتێکی تری ئەوێ ئەفەرمێ ئەبەم شێوازە بۆی لە شەکوا لەوە دەرچێت کە خوای گەورە کە ئەنەما هیچی نەداوەتێ و بێ هیچە و بێ ڕزقە و ئەبێ ئەو خاڵە مڕاعات کە خۆی زەلیل نەکا لە بەردەم خەڵک اینجا ئەبێ هەمیشە لە نزیکەکانی خۆیەوە دەست پێ بکە ئەوانەی کە لە بەردەمیانە حورمەتی ناشکێ مەسەلەن داوا لە باوکی ئەکە لە برایەکی لە قەریبێکی نزیکێکی ئەکە ڕەفیقێکی زۆر خۆشەویستی کە لە پێش چاوی ئەو کەسە کەم نابێتەوە دائیمە داوا لە کەسێکەکە کە لە پێش چاوی کەم نەبێتەوە یان کەسێکی سەخی خواناس هەموو لە هەموو زەمانێکە خەڵکێک هەیە دەرگا خەیرەکانیان ئەکەنەوە بۆ خەڵکی هەموو زەمانێک سبحان الله حتى ئەم زەمانەی ئێمە یعنی ئەگەر ئەو دەسە مەخفیانە نەبن لەناو کۆمەڵگە ئیبادە ئەبێ هەمیشە خەڵکێک هەیە کە دەست و دڵی و ماڵی خۆی کردوێتەوە بۆ مسلمانان ئەفەرمی ئەم جۆرە کەسانش قەیناکە ئینسان تەڵەبیان لێ بکە لەبەرەوەی ئەمانە هەرچ کەس داوایان لێ بکە زەلیل نابێت لە بەردەمیانە چەندێ داوا لە باوکی خۆت لە برایەکی خۆت لە کەسێکی زەلیل نابی لە بەردەمیان ئەفەرمێ ئەگەر هات و داوات لە کەسێک کرد کەسەکە پێیدایی بەڵام کەوتە داوە شەرمی کرد پێیدایی تەبەن دوو جۆر شت هەیە مەساڵ کەریم و دەڕێز قسەیەکی زۆر عەزیم هەیە لە باسی تەعزیە ئەفەرمێ لە تەعزیە ئەگەر ڕۆشتە ماڵێکەوە نانیان کردو بۆ تەعزیە سەری ئەم فەرمایشتەی مەساڵ کەریم و دەڕێزکەن کابرا بە دڵ خواردنەکەی نەکردبوو لەبەر خەڵکی کردبووی لەبەر عیبەی نێتە سەر ئەفەرمێ ئەو خواردنە حرامە بیخۆ پێوترێ غەصب الحەیا لە فقها پێوترێ چی غەصب الحەیا هەرچی ئینسان لە شەرمە بداتێ پێت حرام هەر شتێک ئیتر ئەگەر کەسێکی شات سواڵی کرد مەسەن داوای کرد خەڵک لە شەرمە پێیدا چاری ناچار بوو ڕێی پێگرت ئەفەرمێ ئەم جۆرە ماڵەکە وەرت گرت پێت حرامە حەڵاڵ نییە خواردنەوە غەصب الحەیایە کابرا شەرمی کرد لە شەرمی خۆی شتێکی پێداوی حتا نانێکیش حتا خواردن هەر شتێک ئەبێ ئەم زۆر ئاگامە لە مەسەلەی غەصب الحەیا بێ یەکێک لەو شتانەی کە ئینسانی مسلمان خۆی زۆر لێ ئەپارێزێ بریتێ لە غەصب الحەیا زۆرن ئەوانەی کە حرام ئەخۆن بەوەی غەصب الحەیا ئەهجاری وایە چکلێتێکی بەسیط یعنی داواکە لە کەسێک لە هاوڵەکەت ئەگەر خۆی حەزی لێ بوو بەڵام شەرمی کرد لە مەجلیسایە داوا لێکرد و دای بە تۆ ئەو چکلێتە بە تۆ حرام نانی تەعزیەک بەو شێوازەیە کە کابرا ئەگەر بە دڵ نەیبەخشێت چەند ئەلحەمدوللا ئێستا سفرەخوانی زۆر ماڵ جێ ئەوەیە کە خواخوایەتی مسلمانە لێ بخوا بەڵام ئەبێ سەیری نیەتەکە بکرێ ئەم کەسە لەبەر چی ئەمەی کردووە هەر خواردنێکی تر کابرا زەماوەنێک ئەکا ڕووی نییە ئیلا ئەبێ خواردن بکە ڕووی نییە ڕەفیقەکانی دعوەتیان کردووە ئەم نیشێتی ڕووی نییە مەجبورە هەم ئەمان دعوەت کاتەوە عینەن حرامە بێ هەرچی بە ڕۆح و دڵ نەبەخشرا حرامە لەسەر ئینسان بۆی ئینسانی مسلمان بێ زۆر خۆی پارێزێ لەو خواردنانەی کە هەستەکە بەرامبەرەکەی جۆرێک لە ئیجباری تایە جۆرێک لەوەی تایە کە زەحمەتە بەلایەوە کە ئەو شتە ببەخشێ بەڵام لەبەر ئەوەی چاری ناچارە پێی عیبە بەخشیوێتی ئەوانە هەموو ئەچێتە بابی غەصب الحەیا و ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ خۆی لێ پارێزێ ئەفەرمێ حتا ئەگەر وەری گرت دوایی زانی کە ئەمە کابرا شەرمی کرد بۆیە داوێتێ واجبە لەسەری بۆی بگێڕێتەوە واجبە لەسەری یا قیمەتی ئەو شتێ بۆ بگێڕێتەوە کە خواردوێتی ئەفەرمێ واجب حرامە لەسەر کەسێک داوا بکە ئیلا بە ئەندازی ئەوەی کە پێویستێتی ئەوەندە داواکە زیاتر داوا ناکە ئایا چەندێکی پێویستە شوێنێک تایە نیشتە جێبێ پۆشاکێ خۆی پێ پۆشێ خواردنێ بیخوا هەر ئەوەندە ئەفەرمێ لەمەشە ئەبێ ئاگات لە زەمان بێ هەندێک زەمان شتەکان ئەگۆڕێ ئێمە جاری وا هەیە حاجەکان کەمە هەندێک جار زۆرە جارێک لە خزمەتانە باسی ماوسە سعیدی نورسیم کرد کە ئەفەرمێ پێشتر خەڵک حاجەی کەم بوو چەند شتێکی بەسیط ژیانی پێ بەڕێ ئەکرد بەڵام ئێستا لە سای مەدەنیەتی جیهان هەموو خەڵک دەینیان لەسرە قەرزیان لەسرە هەموو بوونەتە کرێکی مۆبایلمانین ئەنتەرنێتمانین کارەبامانین ئاومانین ماڵمانین پورە ئێستا کرێکی حتا ژینگەمانین هەرچی شتە بۆتە کرێ مەدەنیەتی ئەمڕۆ لەسەر گیرفانی هەژار ئەژی بۆیە هەمیشە جۆرێک لە زیادەڕەوی هەیە زۆر کات باسم کردووە ئەو کەسەی کە قەرزار ئەبێت لەسەر مەسەلەی ماڵ خۆی تەوان یەکێک لەوانەی زەکاتی پێ ئەشێ بریتێ لە کەسێک کە ماڵ دروست ئەکات زەکاتی پێ ئەشێ بەڵام ماڵی ئەمڕۆ نا ماڵی ئەمڕۆ زیادەڕەوی تێ ئەکرێ
ئەبێ بە ئەندازی حاجەی خۆت پێویستی خۆت چەندێکە بەبێت دیکۆرات و تەرتیبات و ئەوانە ماڵێکی سادەت دروست کرد ئەوە لە زەکاتی مسلمانان زەکاتە بەرەکەوە پێتەش کە قەرزار بووی لەسەری بەس ئەم دیکۆرات و تەرتیباتی ئەمڕۆ زەکاتە پێناش بۆیە ئەبێ بە پێی زەمان ئێمە سیرکن محتاجی ئەم کەسە چەندێک ئەگەر بزانێ هەموو ڕۆژێ شتی دەست ئەکەوێ بەشی ئەو ڕۆژەی خۆی تا ئێوارە حرامە لەسەری داوای شتی 2 ڕۆژ بکەن جا بزانە مەسەلەی داواکردن چەند خەتەر ئەگەر زانیت بەشی ئەم ڕۆژەت هەیە تا ئێوارە کەس نازانێت تو ئەمێنی تا بەیانی یان نامێنی حرامە داوای بەیانی بکەیت ئللا مەگەر لە کاتێکا بترسی لەوەی کە بەیانی هیچی دەست نەکەوێت کەمێ شتێک گل بدەیتەوە بۆ بەیانیت ئەفەرمێ یان بزانی کە بەیانی کەس هیچ پێ نابەخشێ بترسی لەوە ئەو کاتە ئەتوانی تۆزێک لەوە زیاتر داواکەی بەگشتی ئیمام ئەفەرمێ غەیری ئەوەی کە پێویستیاتی ضروریاتی خۆتە بۆت نییە داوای زیاترکەی دەی فەرمایشتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کە دەوڵەمەند دیاری ئەکا بە کەسێک کە 50 درهەمی هەبێ لە ساڵێک 50 درهم لە ساڵێک هەر درهەمێک ئەکاتە نزیکەی 87 دۆلار بە سیاری ئێستا ئەمڕۆ 87 دۆلار سەری ئەم ئەوە بکەن چکە هەموو زەمانێک ئەم گۆڕانکاری بەسەرایە هەر درەمێک لە درەمەکان ئەکاتە نزیکەی 2 گرام و 980 باشە سنت با بڵێن 3 ئەکاتە 3 گرام هەر گرامێک تقریبا نزیکەی 26 دۆلار ئەمڕۆ کاتێک کە حسابات ئەکەی تقریبا ئەکاتە 87 باشە 87 تۆ زەربی 50 ئەکەی کە ئەکاتە نزیکەی 35 بۆ 40 وەرەق لە ساڵێکە کەسێک داهاتی ئەمەنە بێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کەسە دەوڵەمەند واضحە لە ساڵێکە 35 تا 40 وەرەقە داهاتی ئەم کەسە بوو واتە نزیکەی 300,000 ئەمڕۆی خۆمان مانگانە ئەم کەسە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێ ئەفەرمێ ئەم کەسە دەوڵەمەندە غەنی ئەو کەسەیە 50 درهەمی هەبێ دەی ئەلەم ڕوانگەوە ئەگەر سیرکەین دیقەت بدەین ئایا کەسێک ئەتوانێت داوا بکات لە حاڵێکە ئەمە حاڵی بێ ئەتوانێت داوا بکات سوال بکات نەخێر سوالەکەی پێ حرامە بێت بۆیە ئێمە ئەڵێن لە ئەسڵی شەریعەتە سوالکردن حرام بەڵام لە کاتی ضرورەتی ئینسانە یا بۆ شتانێکی کتوپڕ کە بەسەر ئینسانە دێن مەجالات بۆ ئینسان ئەکرێتەوە جاری وە هەیە هەندێک نەخۆشی هەیە بە تایبەتی خوای گەورە هەمومان پەنا بدە ئینسان ئیفلاس پێەکە بۆیە ئەبێ ئینسان محاولە بکە حدی ئیمکان هەتا ئەتوانێت داوانەکە کە داواکە لە قەریبەکانی خۆی داواکە لە کەسێ داواکە ئاوی دەموساوی نشکێ لە بەردەمیا و ڕووی نشکێ لە بەردەمیە ئەو کەسانی کە داوا ئەکەن بشری حافی بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێن بشری حافی پیاوێکی زۆر ساڵح و گەورە بووە گۆڕەکەی لە بەغدایە لە نزیک مزگەوتی ئیمام ئەبوو حەنیفەیە لە پشتەوە یەکێک بوو لە ئەولیا زۆر بەرزەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەو کەسانەی داوا ئەکەن 3 بەشن بەشێکیان فەقیریشە داواش ناکا ئەگەر بشی دەیتێ نایەوێت وەری ناگرێت زۆر پشتی بەخوا بەستووە ئەفەرمێ ئەمانە پیان ئەوتێرێ ئەوانە ڕۆحانیەکانن کە ئەنەما بە ڕۆح ئەژین تەنها پەیوەندی خۆیان لەگەڵ خوا و شەکوای خۆیان لای خوا و هەوڵ ئەدەن شتێکی بەسیتیشیان دەستکەوێت بەوە ژیانی خۆیان ئەبەنە سەر بە هیچ شێوازە داوا لە عەبدی خوا ناکەن ئەفەرمێ جۆری دووهەم فەقیرێکە کە داوا ناکە ئەبەد بەڵام ئەگەر شتێکت دایە وەری ئەگرێت چکە ئەزانێ پێویستێتی واجبە کە وەری بگرێ بۆ خۆی بۆ ماڵ و مناڵی ئەفەرمێ ئەم جەماعەتە پیان ئەوترێ فەذاکە من ئەهلی حەظیرەتی القودس حەظیرەت القودس لە زۆر ڕیوایەتە هاتووە بە معنای بەهەشت دێت لە فکری تەسەوفیە هاتووە لە هەندێک فەرمایشتە هاتووە فەرمایشتە ئەگەر چی زەعفێکیان تایە بەس وشەی حەظیرەت القودس بە معنای چییە بە معنای بەهەشت دێ واتە ئەم کەسەی کە فەقیرە داوا ناکە بەڵام ئەگەر کەسێ شتێکی دایە وەریەگرێ ئەوە لە ئەهلی بەهەشتە ئەفەرمێ سێهەمینیان فەقیرێکە هەر کات پێویستی بوو داوا ئەکا ئەو کەسە کەفارەتی چییە کەفارەت پێویستی بوو تەحمل ناکە داوا ئەکا ئەفەرمێ کەفارەتی ئەمەیە زۆر ڕازگۆ بێ لە قسەکانیە درۆی تێنەکە پێویستی بە چەند بوو ئەوەندە داواکە
حتا ڕازگۆ بێ زیاتر ئەبێتە کەفارەتی گوناهی داواکردن. شێخ جەمالەدین ئەفەرمێ کورتی و پوختی لەم مەسئلەیە ئەوەیە کە هەتا وەکو فەقیر بتوانێ ژیانی خۆی بەسەر بەبێ پرسیار و بەبێ داوا با داوا نەکا بۆی دروست نییە داواکە. ئەی ئەگەر زۆری بۆ هات ئەو کاتە بۆی دروستە بە شێوازێکی وا کە نەتوانێت تەحمل نەکە، بەڵام لەوەش نەترسێ کە تووشی ناڕەحەتی ئەوێ، واتە تەحمل بە زەحمەت ئەکرێ، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەکرێ داوا نەکە. ئەفەرمێ ئەم کەسە بۆی دروستە بۆی حەڵاڵەکە داواکە، بەڵام کەراهەتی هەیە بێ ئاگای لێ بێ، فەضیلەتی واز لێ هێناوە، بەڵام ئەگەر هیچ توانە نەبوو ئەو کەسە ئیلا ئەمرت واجبە لەسەری داوا. شێخ جەمالەدین ئەفەرمێ ئەگەر هیچ مەجال نەمایەوە خۆی مناڵی ئەیزانی کە ئەمرن ئەگەر داوانەکە ئەو کاتە واجبە لەسەری داواکە، واجبە لەسەر مسلمانان کە بەدەمیەوە بڕۆن. بۆیە سوفیانی سەوری قسەیەکی فەرموویەتی هەر کەسێک برسی ببێ و داوا نەکە حتا وەکو ئەمرێ حەد داوا نەکە ئەفەرمێ جێگەی ئاگرە، وەکو وایە خۆی کوشت بێت. بۆیە لە فقهی ئیسلامیە هەندێک واجب هەیە لەسەر مسلمانان غەیری نوێژ و ڕۆژ. یەکێک لە واجبەکان گەڕانە بە دوای فەقیرە، یەکێک لە واجبەکانی سەرشانی مسلمانان گەڕانە بە دوای فەقیرە. ئەهلی هەر مەنتیقەیەک ئێستا بنمونە بڵێن هەڵەبجە، ئەگەر هەڵەبجە کەسێکی تیا بمرێ لە برسە هەموو هەڵەبجەکان گوناهبارن، بۆیە واجبە لەسەریان بەدەم فەقیرەکانەوە بڕۆن. اینجا ئەوانەی کە لە فەقیرەکەەوە نزیکترن زیاتر گوناهبارە بن. بۆیە دائیمە ئەو تەکافولە بەهێزەی لە بینی مسلمانانە هەیە، ئەو پەیوەندیە بەهێزەی لە بینی مسلمانانە هەیە، واجبێک لەسەر شانیانە کە غەیری نوێژ و ڕۆژیان وەکو نوێژ و ڕۆژیان واجبە لەسەریان. ئەویش ئەوەیە بگەڕن بە دوای هەژارانە. هەر یەکێک لە ئێمە فەزل و زادەیەکی هەیە. ئەمە سەری وڵاتی ئێمە مەکەن، سوبحان الله هیچ شتێکمان منەظەم نییە. تەسەوورکەن ئەو پۆشاکە زیادەی کە تۆ هەتە فەقیرێک زۆ محتاجێتی، ئەکرێ ئێمە تەرتیبێکی جوانی بکەین و پێشکەشیکەینەوە بە فەقیرێک. چەند جوانە کۆمەڵی مسلمانی ئەوروپا جلوبەرگی جوانیان شوێنێکیان تەرتیب کردو، ئەو جلوبەرگانەی کە زیادە هەمووی کۆ ئەکەنەوە، تەرتیبی ئەکەن، دەقی ئەکەن، ئەخەن ناو زەرفەوە جوان ڕێک و پێ ئەینێرن بۆ وڵاتانەی کە هەژارن. جاری وایە هەژارێک زۆر محتاجی ئەو شتە ئەبێ، با هەژاریش نەبێ، با دەوڵەمەندیش بێ لەبەری بکە. لە هەندێک شوێن بینیم لە بەغدا شوێنێکی زۆر گەورە، لە مزگەوتە زۆر گەورەتر، هەر کەس پۆشاکی خۆی زیاد بووە لە ماڵەوە ئەی شۆرد و توی ئەکرد تەرتیبی ئەکرد، ئەیەنە لەو شوێنە دایەنە. ئەمانەژە هاتن هەمویان هەڵەواسی بە جوانی وەکو دوکانێکی زۆر گەورەی لێ هاتوو، هەر کەس هەرچی پێویست وایە ئەچوو ئەیهێنە. دەوڵەمەند بە یا فەقیر حەقیان نەبوو، کێشتی ئێوە با بچێت لێ وەریگرێ بەبێ بەرامبەر چەندێکی ئەوێ. تەسەوور کە یەکێک لەو شوێنانەی کە هەموو عیبەی خەڵکی داشاد و لە کاتی گرانیەکە ئەو شوێنە بوو، چیت بویستە ئەچی هەڵتەگرت و ئەڕۆشتی. چەند جوانە لە وڵاتی ئێمەشە شتانێکی لەم شێوازە هەبێ، هەمومان پێکەوە تەکافولێکی بەهێزکەین بتوانین ئەو فەقیرانە وا لێ بکەن ئاوی دەموچاویان نەتکێشتی خۆشیان ببەن، بۆ خواردنیش ئەکرێشتی وامان هەبێ. لەوە چێ خەڵکێکی نەفس نزم هەبێ مەسەلەن هەندێک لەو شتە بەرێ مەسەلەن بیبابی فرۆشێتەوە، گوێ بەوە مەدە. عمومەکە لە پەنایە هەندێک فەقیر بەبێ ئەوەی ئاوی دەموچاوی بتکێ ئەتوانێ خواردنی خۆی وەرگرێ، ئەتوانێ بە ئاسانی جلوبەرگ و پۆشاکی خۆی دەستکە. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم چەند کەلیماتانەمان لێ قبولکە، خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانە، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت. یا ڕەبی خۆیان سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە دەرگاکانی خەیرمان لێ بکەرەوە، قبولمان کە یا رب العالمین. یا ڕەبی خۆی لە گوناهەکانمان ببورە، گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین، خۆی عەفومان کە. یا ربی خۆی سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە، یا ربی خۆی دەرگای خێر بەسەر ئەم میلەتا بکەرەوە، ڕزقی حەڵاڵمان زیاد کە یا رب العالمین. یا ربی خۆی داوا لێکەن هەمومان محتاجی تۆن، ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نبین یا رب العالمین. یا ربی خۆیان محتاجی حراممان مەکە، خۆی محتاجی حراممان مەکە، پەروەردگارە محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆی داوا لێکن لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە، لە گوناهی هاوڵ و دۆستەکانمان ببورە. تو گەورەی خۆت خۆیە
مسلمانانێکی زۆر هەن کەس نییە دوعایان بۆ بکەوە ئێمە لەم مزگەوتەوە دوعایان بۆ بەرزەکەینەوە یا ڕەبی خۆی لە گوناهی هەمویان ببورە پەروەردگارە ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕستانی مسلمانانە ببارێنە یا ڕەبی خۆی داوا لێکەن ڕەحمەتی خۆت بەسەر فەقیرەکانمانە ببارێنە ئاراممان کە یا ڕەب العالەمین وڵاتمان ئارام کە یا ڕەبی خۆی شارمان ئارام کە ئیستیقرار و ئارامی لە دڵمانە بچەسپێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی هەر کەسەمان گرفتێکی بۆی چارەسەرکە خۆی ئێمە هیچ دەرگایەک نێتەقەی لێ بدەین دەرگاکەی تۆ نەبێ خۆیە گرفتەکانمان چارەسەرکە یا ڕەبی خۆیە گرفتەکانمان چارەسەرکە یا ڕەبی خۆیە لێ خۆشبوونی خۆت بەسەر هەر مسلمانێکە ببارێنە لەم مزگەوتە نوێژێکی کردووە خزمەتێکی کردووە یا ڕەب العالەمین ماوەسایانی ئاینی ئەم شارە پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە ماوەسایانی ئاینی تەواوی کوردستان خۆیە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە لێیان خۆش بە یا ئەکرەم الأکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوره